سلێمانی خۆپیشاندانی مامۆستایان لە بەردەم پەروەردەی ڕۆژاوای شاری سلێمانیە بەردەوامی هەیە هەرچەندە باس لەوە دەکرێت و دەوترێت کە سبەینی ڕۆژی دووشەممە موچەی مامۆستایان و وەزارەتی پەروەردەدا بەشەکرێت بەڵام تاکو ئێستاوەکو دەنگۆ ماوەتەوە بە پێی وتەی ڕێکخەری خۆپیشاندانەکەش ئەوان سبەینێ واتە ڕۆژی دووشەممەش بەردەوامە بن لە خۆپیشاندانی خۆیان. مامۆستا ئەمڕۆ دەیەمین ڕۆژە ئێوە بەردەوامن لە خۆپیشاندان. بەڵێ من لێرم ئەمڕۆ ئەمەوێ بە تایبەت وەڵامێکی وتەبێژی حکوومەتی هەرێم بەمەوە شۆلە تیڤیەکانەوە کە ئەیوت بەداخەوم بۆ مامۆستایان کە هۆڵەکانی خوێندنیان چۆڵ کردووە. من لێرە پێڵم بەداخەوم بۆ ئەو کە کەرامەت و ئەخلاقی ئەوان وەکو گیرفانی ئێمە بەتاڵە بەڵام کەرامەت و ئەخلاقی ئێمە بەقەت گیرفانی ئەوان پڕە لە سای دەسەڵاتی ئەوانە خوێن ئەڕژێت. ئەبێ ئەوانە دەبێت داغ بە خۆیان بخۆن کە ئێمە دەڕۆژە لێ ئێرەین جوابمان نایەنەوانێت. بەڵێ وریا لە هەڵەبجە خۆپیشاندان بەردەوامە خۆپیشاندانی مامۆستایان. بەڵێ ژاڵە ئەمە نوێم ڕۆژە گرتبوونەوە خۆپیشاندانەکان لە هەڵەبجە بەردەوامی هەیە سەرجەمچین دوێژە جیاوازەکانی هەڵەبجە بەشداریان لە خۆپیشاندانەکەی ئەمڕۆدا کردووە کە لە بەردەم سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجەوە بە شێوەیەکی ڕێپێوان هاتوونەتە بەردەم مەزاری شەهیدان و لە مەزاری شەهیدان بەیاننامە و تافی خۆیانیان هەیە. بەڕێستان چ پەیامێکتان هەیە وەکو ڕێخەرێکی خۆپیشاندانەکە و ئەمڕۆ جیاواز لە ڕۆژانی ڕابردوو پەیامی ئێوە جیاوازی هەیە؟ ئەمڕۆ ئێمە لەسەر مەزاری شەهیدانەوە پەیامی بەردەوامی بە ڕێپیوانەکان و خۆپیشاندانەکان و ناڕەزایەتیەکان دەین بەردەوام بین لە ناڕازایەتیان تا گەیشتن بە ئامانجەکانمان و پەیامیشمان بۆ هەموو هەرێمی کوردستان ئەوەیە بە ئاشتیانە و بە شێوەیەکی ئارامانە بەردەوامی بە خۆپیشاندانەکان. سوپاس بۆ بەڕێزت. لەگەڵەوەشدا بەشێک لە ناوچەکانی پارتی دیموکراتی کوردستان لە ناحیەی دیارە لە ناحیەی خورماڵ لە ناحیەی سیروان لە شارەدەی تێوێڵا چۆڵ کراون و دراونەتە دەست هێزە ئەمنیەکان بەڵام لە پارێزگای هەڵەبجە هێزە ئەمنیەکان لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ هەر حاڵەتێکی گرژی و ڕوبەڕووبوونەوە لە نێوان خۆپیشاندەران و بارگای حیزبەکاندا. ئێستا دەچمە کەلار بۆ لای مەریوان حەسەن. مەریوان لەوێ خۆپیشاندان و گشتبوونەوەکان چۆن بەڕێوەچێت؟ بەڵێ وریا ئەمڕۆ لە گەرمیان دۆخەکە لە چاو ڕۆژانی تردا لە چاو دوێنێدا ئارامترە و ئەوەی هەیە لە ئێستادا تەنها هێزە ئەمنیەکانن و هێزێکی تر لە دەرەوەی گەرمیانەوە هێنراونەتە ناو قەزای کەلار بۆ پاراستنی بارەگا حزبیەکان. ئێستش کادرێکی یەکگرتووی ئیسلامی کوردستانمان لەگەڵە بە تایبەت لەسەر بارودۆخی دوێنێ و ئەمڕۆ و بە تایبەت بۆچی بارەگاکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان مامۆستا برهان لە دوێنێ خۆپیشاندەرانە کرانە ئامانج. بەڵێ دیارە ئەوەی کە دوێنێ شەو ڕوویدا بۆ ماوەی 4 ساعات بارگەکانی ئێمە لە بەردەم شەپۆلێکی خۆپیشاندەران بوون دوای ئەوەی بارگەکانی پارتی دیموکراتی کوردستانیان سووتان هەر لەو ڕێیەوە کە گەڕانەوە هێرش کراوە سەر بارگەکانی ئێمە. سەرەتا داوای ئەوەیان کرد ئاڵاکان وێرینە خوارەوە حرمەتەن بۆ خوێنی شەهیدان. ئێمە شتمان ئاڵاین نەخوارەوە لەبەر خاتری خوێنی شەهیدان ئاڵاکەمان هێناوە خوارەوە. بەڵام دوای ئەوە سێرمان کرد بەرباران دەسی پێکردو ئەو جۆرە شتانە. من بۆ خۆم چوومە ناو خۆپیشاندەران هاوڕێکانم برادران هەمومان لە ناو خۆپیشاندەرانە بووین داوامان لێکردن کاکە ڕێگە مەدەن با ئەو خۆپیشاندانە ئاراستەیەکی تر وەرنەگرێ بەرەو ئاقارێکی خراپ نەچێ. لە ڕاستیدا ئەمەش هەر ئەم ڕۆژ لە ئیدارەی گەرمیان لیژنەی ئەمنی قەزای کەلار کۆبوونەوە و لە کۆنگرێکی ڕۆژنامەییدا وردەکاریەکانی ڕووداوەکانی دوێنیان خستە ڕوو بەڵام هیچ ڕاستپاردەیەکی حکومی و هیچ قەرارێکی حکومی لە کۆنگرە ڕۆژنامە نووسیەکەی لیژنەی ئەمنی قەزای کەلاردا نەبوو. هاوشێوەی زۆربەی شار و شارچکەکانی هەرێمی کوردستان مانگرتنیش لە کفری بەردەوامی هەیە. دیارە ئەوەی کە لە ئێستادا دەبینێت ژمارەی زۆر لە مامۆساین و فەرمانبەرانە ڕێگای سەرەکی نێوان کفری کەلاریان بۆ جارێکی تر داخستووە. منەمێت ڕای مامۆساین و فەرمانبەران لەو بارەیەوە بزانم. دیارە دەسەڵاتی کوردی لە ڕێگەی سیاسەتی برسێتیکردنی هاونیشتیمانیانەوە ئەیانەوێت ئەم خەڵکە کڕنۆشیان بۆ بەرێت ستایشیان بکات بۆی ئەم سیاسەتە بەکارەتێنن بۆ ئەوەی هاونیشتیمان نەفرەت لە خاک و نیشتیمان بکەن لە ڕێگەی ئەو برسێتیەکردنەی کەوا ئەیکەن بەڵام هاونیشتیمانیان نەفرەت لەو کەسانە ئەکەن کەوا بوونە هۆی کۆچکردنی گەنجان. هەرچەندە ئەمڕۆ پشووی فەرمیە لە تەواوی دام و دەستگاکانی حکوومەت بەڵام لە سەری ئەوشەوە مامۆساین و فەرمانبەران بەردەوامن لە خۆپیشاندان و خۆشیان دەڵێن درێژە بە خۆپیشاندانەکەیان دەدەن تا و کاتەی حکوومەت وەڵامی داواکاریەکانیان دەداتەوە. دیار جەمال لێنارتی کفری.